کە پێداچنەوە بە ژیانی خەڵک بکە بە تایبەتی ئەوانەی چینی هەژارون ئەوانەی کەم دەرامەت من بە تایبەتی ئەوانەی کرێچینە ئەگەر بکرێ هەر داراییەک ئەگەر زیاد بوو بتوانی هاوڵاتیەکی کرێچی لەو حکوومەتەدا ڕزگاری بێت و ژیانی بەرەو خۆشی بڕوە. شەڕوتنیات زۆر شتێکی ناخۆشە خاستن ئەوانەی کە نەبوون یان نەدارن واستە و واستەکاریان نێو خزمیان لە دایرەکان ئەوە هیچ ئیشیان لە بەڕێوە ناچستن. من زۆر جار خۆم بەسەرم هاتیە کە دانیشتمە چەندان سەعات ئەوجە پاشان ئێزیان دایمە کە داوام تەواو بووە سەعات 9 دێتن دەوام سەعات 11 دەرکە دەوام دادەخن و ئەو شاڵە وشانە نامینێ لە کابینێ داهاتوو بە هیوایەوەی نەمینێت. بەڕاستی ڕۆتین زۆر لە دایرە داوا لە سەرۆک حکوومەت دەکەم بەڕێز کاک مەسرور کارێکی جدی بکە بۆی کە ڕۆتین لە دایرەکان نەمینێت و ئاسانکاری بۆ هاوڵاتیان کرد جیاوازی نەکری لە نێوان چینەکانی کۆمەڵگا هەموو خەڵک وەکو یەک مامەڵێ بکە و ئیشەکان بەڕێک پێشی بڕوە و زۆر سپاس بۆ بەڕێز.